پشتی 16 ئۆکتۆبەر ساڵا 2017 زۆڵم و ستەما لەسەر کوردان بە هەموو ڕەنگین خۆ لە سنوورێ کەرکووکی و هەموو ناوچەیەن مادەیە 140 بەردەوامە لێ دژی داگیرکردنا زەڤیێنوان ژە عەلیە عەرەبên هاوردە بەهاری کاریە ئارتێشا عێراقê گرێڤگirtina کورد و تورکمانان لە سنوورێ کەرکووکی هەتا نهاژی بەردەوامە و دەبێژن هەتا جێبەجێکردنا داخوازên me em narawestin lewma li ser vê mijarê zêdetir rawestim ji hêjayê Saîh Nasîh nûnerê cûtkarên Kurd û Turkman lê topzava dipirsim hûn gelek bi xêr hatine Kurdistan 24 ew kesên ku li derdora te ne hemû cûtiyarên Kurd û Turkmanin hijmara wan çend e hûn daxwazên xwe arasteyî kê dikin سەرەتا سوپاستانەکەم ئێمە لە سنووری سەر بە ناحەی یایچی لە خواروی کەرکووک گوندەکانی تۆبزاوە گەڕێکی تسعین بڵاوە یایچی گومبەتلەر قزلیار ئەم سنوورانەی ئێمە هەموو کێشە لەسرە و زەویەکانی زۆربەی زۆری ئیستیلا کراوە بە بڕیاری مەجلسکیادە سەورەی هەڵوەشاوی پێشوو ئێستا لەلایەن سوپای عێراقەوە هەڵە کوتنە سەر گوندەکان بە تایبەت گوندی تۆبزاوی کوردنشین دەیانەوێت زەویەکان جارێکی تر لە دەستمان داگیر بکەنەوە خۆی لە خۆیە ئەو زەویانە هەمووی کێشە لەسەرن لە چوارچێوەی مادەی 140 دەبێت لە ڕێگای مادەی 140ەوە لە پەرلەمانەوە بڕیار لەسەری بدرێ بەڵام بەداخەوە لە دوای هاتنی فرقەی یانزەی وزارەتی بەرگری عێراق بۆ کەرکووک ئێستا ئەوان بە زەبری هێز دەیانەوێت زەویەکانمان لێ داگیر بکەن بۆیە ئێمە ئەمڕۆ جوتیارانی و گوندیشانانی گوندی تۆبزاوە و بە هەماهەنگی لەگەڵ گوندەکانی دەوروبەر خۆپیشاندانێکمان کرد پەیاممان گەیاندا لایەنەکان بۆ لایەنی بەغا کە دۆخەکە لە مەترسیدایە زەنگی مەترسی لە کەرکووک لێدرا چونکە هێز دەوێت سوپای عێراق دەوێت بە زەبری هێز جارێکی تر زەویەکانی تۆبزاوە داگیر بکە و خەڵکەکەی ئاوارە بکە ئێمە دڵنیاین کە تۆبزاوە داگیر بکرێ هەر لەوە ناوەستنەوە قۆناغ بە قۆناغ تا هێڵی 36 دەیانەوێت هەموو کورد ئاوارە بکەن و زەویەکانی داگیر بکەن بۆیە ئەمڕۆ ئێمە ئەم خۆپیشاندانەمان کرد و ئەو پەیامەمان گەیاند بۆ بەرپرسان باشە هژمارەوان زەڤیین و دەستی خوددانە سەر حتا نوکە چەندن بە تایبەتیان بێژن پشتی ساڵە 2017 چەند دوونەمێن زەڤیانە و بگشتی زێدەتر دکەڤنە کیش ناوچەیە بەنسبەت ئێستا ئەو زەویانەی کە سوپای عێراق دەوێت داگیری بکە لە سنووری تۆبزاوە و دووبەکتەپەیە زیاتر لە 4200 دوێنم زەویە دەیانەوێت مەسحی مەیدانی بۆ بکەن بە شێوەیەکی قانونی بۆ خۆیان بیگەڕێننەوە بەڵام خۆی لە خۆیان زەویەکان ئی کەرکووک ئەوانەی کە کێشە لەسەرن 1,200,000 دوێنم زەوی کە سەرجەمیان هین کورد و بەشێکی هین تورکمانە کێشە لەسەرن بەشێکیان سەردەمی ڕژێمی بەعەس بە بڕیاری لجنە شؤون الشمال ئیتفا کراون بەشێکی تری بە قرار مەجلس قیادە ثەورە ئەم زەویانە بە کێشە لەسەری ماونەتەوە دەبوایە لە 20 ساڵی ڕابردوو بەپێی لە چوارچێوەی مادەی 140 لە پەرلەمان بە شێوەیەکی یاسایی و قانونی چارەسەری بۆ بکرایە بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە ئێمە ئێستا خەڵکی کەرکووک لە کەرکووک لە خەڵکی تۆبزاوە لە کەرکووک لە دۆخێکی زۆر مەترسی و هەستیاردا باشە پێشتر گەلێک جارە تشتێکی ڕێزێ بوو ینی ئاسایی بوو هەموو جارێ هەمیشە دەست درێژی بوو سەرزەوی و زار و گوندên کوردان ژە عەلیە عەرەبên هاوردەوە بە هەفکاری ئارتێشا عێراقê هاتەکردن لێنوکە بە هەمان ڕەنگی بوو تورکمانە ژی چ کێشە دگەلوان هەیە گەلۆ ئەمەی ئێستا کە فیرقەی یانزەی وزارەتی بەرگێرە عێراقی کە دەچن لە سجلاتی عەقاری چەند دوێنم زەوی بە ناویانەوە کراوە لە سەردەمی ڕژێمی پێشوو ئەوان دێن دەیانەوێت دەست بەسەر هەموویان بگرن ئیتر ئەگەر کورد بێ یان تورکمان بێ بەڵام شوێنەکانی تر وەکو سەرگەڕان و داقوق و ئەو شوێنانە ئەوانە زەویەکانیان ئیتفایە بە بڕیاری لجنە شؤون الشمال بەڵام کێشەیان لەگەڵ عەرەبی هاوردە هەیە کە گرێبەستیان بۆ کراوە تا ئێستا ئەو گرێبەستانە هەڵنەوەشاونەتەوە بەڵام سنووری ئێمە تۆبزاوە و تسعین و بڵاوە ئەو شوێنانە زەویەکان لە سەردەمی ڕژێم بە بڕیار ئیستیلا و ئیستیملاک کراوە بە ناو وزارەی دیفاعی عێراقەوە باشە نوکە هین داخوازیت خۆ ئاراستەی کێتکەن
چەندین ساڵە ئەف کێشە نەهاتیە چارەسەرکردن هین باوەرن بهێتە چارەسەرکردن بە خۆپیشاندانە؟ بەڵێ ئێمە ئێستا ئەمڕۆ کە دەرچوین خۆپیشاندانەکەین لە ئەو پەڕی مەترسیایە سونوورەکەمان چونکە سوپای عێراق لە سونوورەکەمان تەواجودی هەیە دەیانەوێت بە شێوەی فەرمی زەویەکان داگیرکەن و ئێمە جارێکی تر ئاوارە بکەن ئێمە بۆیە ئەمڕۆ خۆپیشاندانمان کرد بوو بەردەوام دەبین لە خۆپیشاندان و داواکارین لەلایەنە کوردیەکان بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و هەموو لایەنەکان وەکو یەک تیم لە بەغا کار بکەن چونکە ئەمە قەزیەی نەتەوەیە قەزیەی خاکە وا پێویستەکە هەموو لایەنەکان بە یەک تیم کار بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان لەوە زیاتر هیچ چارەسەرێکی ترمان نییە. باشە. یەک ji birgên karnameya Serokvezîrên Iraqê ji bo vê hikûmetê çareserkirina kêşeyên madeya 140 û heta niha jî hîç pengaveke cidî nehatiye havêtin. Piştî van narazîbûnê, piştî destpêkirina vê dagîrkirinê. Ji aliyê Perleman û hikûmeta Iraqê hîç bersiveke hewa hatiye dan, hîç kes hatiye serxet. ئەوەی هاتۆتە سەرخەت تەنها پەرلەمانتارەکانی کەرکووکن بەڕێز نەجوە کاکەی هاتووە لە نزیکەوە جۆی لێمان گرتووە بەڕێز دکتۆر گەیلانە شێخ سەباحە و پەرلەمانتار غەریب عەسکەر کە لەسەر کوتلەی تورکمانیە ئەو هاتووە جۆی لە ئێمە ڕاگرتووە داواکاریەکانی ئێمەیان گواستۆتەوە بەغا بەڵام نازانین ئایا کۆدەنگیەک لە بەغا دروست ئەبێ بۆ ئەوەی ئەم زوڵم و ستەمە لەسەر نەتەوەی کورد و تورکمان لا ببرێ یان نا ئێمە داواخوازین هەموو ئەو لایەنانە هەماهەنگی لە بینیان هەبێ و بە پێی ئەو ئیتیفاقیە سیاسیەی کەوا حکوومەتی عێراق لەسەری تەشکیل کراوە کە لە ئەتیفاقەکە ئەوە هەیە چارەسەرکردنی کێشەی زەویزار و کاراکردنەوەی مادەی 140 بکرێ ئیتر من نازانم تا چی ڕادەیەک ئەو ئیتیفاقیە جێبەجێ ئەکرێ ئومیدەوارین جێبەجێ بکرێ بۆ ئەوەی جارێکی تر ئاوارە نەبین و دەربەدەر نەکرێن و زەویەکەمان جارێکی تر داگیر نەکرێت. باشە پرۆسەیە داگیرکردنê یان jî dest bi serdagirtinê nûke di çi qûnaxê daye erebên hawirde belaxûş hewavekiriye yan berdewamin çi dibêjin؟ ئێستا ئەو پرۆسەی داگیرکردنە گەیشتۆتە قۆناغێکی زۆر مەترسیدار لە سێمانگی ڕابردوو سوپای عێراق سەردانی سنووری گوندی تۆبزاوە و گوندەکانی دەوروبەری کرد ئێمەی ئاگدار کردەوە کە ئەم زەویانە موڵکی ئێمەیە و ئەبێ ئێوە زەویەکان چۆڵکەن و لە چەند ڕۆژی ڕابردوو هاتن نەیان یەش جوتیاران دوورینە بۆ دانەوێڵەکانیان بکەن بەڵام لە دوای تەدەخولی چەند پەرلەمانتارێکی بەڕێز وەزیری بەرگری عێراق تەنها ڕێگایدا کە دوورینە بۆ زەویزار بۆ دانەوێڵەکان بکەن بەڵام وتوبووی ئەگەر ئەوەی بەڵگەی فەرمی نییە لەسەر زەویەکەی ئەوە واتە موڵکی دەوڵەتە و ئەبێت چۆلی بکەن بەداخەوە ئەوەی لە یاد چوو کە سەردەمی ڕژێمی بەعس بە بڕیاری سیاسی زەوێدارەکانمان داگیر کرا و ئاوارەی شارەکانی تر کراین. باشە هێژایە ساتح مادەم تو نوونەرێ جوتیارên کورد و تورکمانی ئەوێن ku هەوڵ تێتەدان زەڤیەتوا داگیر بکەن تو دبێژی کێشە لەسەر زیاتر ji milyûnek dûnem zeviyê heye li wî sinûrî çendan belge heye ku ew zewîvzariyên wan ne çend jî bê belge ne we hîç hejmarek heye؟ هەموو زەویەکان ئێمە وەکو جوتیارانی کورد و تورکمان بەڵگەمان هەیە تاپۆی ڕەشمان هەیە هین سەردەمی دەوڵەتی عوسمانی تاپۆی سپیمانەیە هین سەردەمی مەلەکی و سەردەمی ئینگلیز بەڵام ئێستا ئەو بەڵگەنامانەی ئێمە دەڵێن مسادرە کراوە بە بڕیاری ڕژێمی بەعس ئێستا کاری پێ ناکرێ بۆیە ئێمە داوا ئەکەین لە چوارچێوەی مادەی 140 کێشەکانمان چارەسەر بکرێ. باش هێژایە ساتح ناسیح نوونەرێ جوتیارên کورد و تورکمان ji tobzawe gelek spas.